بزورك لدایک دەبم بە فیشقە و گریان دێنە سەر دنیا و دەست پێ دەکە سەر مەشقی ژیان هەندێک دەمرن نازانن یان ئەکوترە پێیان دوای کەوتن نەڵاستنەوە وردەبن لەبن پێیان من کە خۆم بوومە هەندەری ڕێم دەوروبەرم پڕ بوو لە گەندەڵ و ژێل مێشکەکان گیران بە بەردەگی فیۆڵ لە بیری برنەوە کۆتایی چیرۆکە شێل هەموو شێخ و مەلای دوازدە ئیلمە باسی بەهەشت و جەهەنەم بە ناز و ئیشوە محکوم پڵ قازی ڕیشوە پێم بڵێ تا ئێستا یاسای ڕاستی دیوە گەمژەبوونیانی هێزێکی زۆر بۆ پەرە پێدانیان لە جیهانی سێبووم کەس نەیدیت مێشکی پڕم هەڕەڵیان سەنگاندم بە سیگاری لێوم چۆن پڕ نەبم دەر نەبڕم گەری بێت و من و ئەمسالی من بەرنێگرن هیچ نامێنێ لە پاشمان دوای مردن وەرن ئیمان بێنن بە هێزە یەکگرتن بەڵام کوایەس کواماوە شایەت تا ژیان بڕواتە پێش ئاوا هیچمان بە مرادی دڵ ناگەین و ماسیش ناژیرە لەو گۆماوە لە ناکە وەستت مرد ئەوەی لە پەنارتە دەستت کرد خۆ من باش دەزانم هەرکات مێشکت سووتی کێشان مەستت کرد جوابی دا لە خەمڕەوێم بۆ کاتێک مەستت کرد پێم بڵێ حەق لەبێ بوو شادیت کرد پڕ بەدڵ یانە ژین و گریان و ترپەتر دیسان دەشیت ئاگیر کردی ترس تۆش وەقسانی کە ماقڵی دێنێ پرس کاتێ بوو بیش شتێک لێرەدا نادرێ مەرز دوولاقتەیە دوولاقیش وەرگرا بە قەرز داچا و کار دەکا هەڵێ و دوور بە ڕۆژێک لە دەرکەی هەمومان دەدامە ئەمە گورگەچی منم سەرۆکی نەتان کوردستان ئازاد وڵاتیم بەدەم مزجێنی پێتان دەوروبەرمان پڕ بۆ لە سیاسەت و فری و شەڕەف و نامۆس و خاکیان بەپانەوە کڕی و کەس مێشی لە بەردەمی هەڵ نەفڕا و ئێرە پڕ بوو لە حەرامزادە وەتی و کاپیتالیسم تێرۆریست داعیش دیکتاتۆری دەپێستی دیموکراسی خاین فریودان تەنبەدین و مەستەفاین پەنام بر بۆ یەکەم پیتی لێڕی شاری ناوڵی وەکوژەیشیان کە دەتوانێت ژەیژە هەر بێمەی من دەتوانێت مەی مەرەک بێ هیچ مرۆڤێک لەسەر دنیا بێ ئەرەک نێدا هەر لە ڕیشەڕا لێی دەدەم بێ بەرەک بێ کاتی کە لەش زیندانیە بزانە کە مێشک ئازادە ئازابە وەرە دەیا خاجا بیری پیسی مێشکیان ناکاکەم من و تۆ پێکەوە هێڵ دەگرین کاتێک هەموومان دەبینە ئێست و پێست دەمرین من دەم هەوێ هان بدەم ببم بە یەکەمین کە بەگریان لە دایک دەبێ و دەمرێ بە بێکەنی